وەڵازان خۆشەی سامان لا چەوری دومی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ باز دەکەن، ئەویش کاریگەری پەیامی میدیایی، پەیامێکی میدیایی هێمنانە لەسەرەوەی کە هێمنی و ئاسایشی دەرونی خەڵک بپارێزێت و میدیا چ ڕۆڵێکی دەبێت لە کاتی قەیرانەکان لە کاتی شەڕ و ناخۆشیەکاندا بۆی کە زیاتر دەرونی هاوڵاتیان بە هێمنی بهێڵێتەوە، پاراستنی ئاسایشی دەرونی بینەرەکانی بێڵێتەوە. گفتوگوی زیاتری بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە هەتا حەمە ساڵە مامۆستای زانکۆی خوا بەخێر دکتۆرجان. بەخێر دکتۆرە. سپاسدانەکەم. بە قۆناغێکی هەستیار تێ ئەپەڕین هەرێمی کوردستان بۆەوەی کە چواردەورمان بە جۆرە جۆرەکان شەڕی تێدایە. لەم نێوەندەدا میدیا ڕۆڵێکی بەرچاو دەگەڕێت لە گەیاندنی زانیاریەکان، لە گەیاندنی و دیمەنانەی کە هەن. میدیا دەبێت چۆن بەرپرسیارانە ئیشەکانی خۆی بکات لەم قۆناغی ئێستادا؟ سەرەتا بەناوی خوا بەڵێ ئەمە بابەتێکی زۆر زۆر هەستیارە. میدیا چۆن مامەڵە بکە لەم کاتانە، چۆن بەرپرسیار بێت. لە ڕاستیا وشەیەکی جوانە دوودەیش وشەی بەرپرسیارەتیە. بەرپرسیارەتی یەکێکە لە ئەرکە هەرە گەورەکانی میدیا کە بەداخەوە ئێستاکە زیاتر بەهۆی سۆشیال میدیاوە ئەم ئەرکە زۆر کەم بووتەوە. بەڵام میدیا گەورەکان بەتایبەت میدیا فەرمیەکان، میدیایەکی وەکو ئێوە زۆر گرنگە کە ئەو بەرپرسیارەتیە زۆر زۆر لە بەرچاو بگرن، چونکە بەڕاستی هەمیشە ئێمە ئەیڵین میدیا شتێکی زۆر کاریگەرە. خۆ ئەگەر بەرپرسیارەتی لەگەڵانە بێت کارە سات ڕوەیە، بەتایبەت لەم کاتانە لە کاتی جەنگا، لە کاتی قەیرانالەکە لەم کاتانەیە ئەگەر هەرچی ڕوو بدا و بیگوێزیتەوە بەبێ پشت ڕاستکردنەوە، بەبێ گوێدانە لایەنی دەرونی هاوڵاتی، کێشەی زۆر گەورە بۆ میدیا و بۆ خەڵکیش دروستە بێ. کەواتە بەڕاستی ئەرکی ئەوە قورسە لێرەیە چۆن مامەڵاکەن، چۆن ئیچی ئەەکەن، چۆن هاوسەنگیەک دروستەکەن لە نێوان گەیاندنی هەواڵەکانەوە لە نێوان بەرپرسیارەتیە. بەڕاستی مەرکێکی قورسە و ئێستاکە زۆربەی میدیاکان هەندێک جار بە ئەنقەست پشت ڕاستکردنەوە ناکەن، هەرچی هەیە ئەیگێنن، چونکە ئێستا ظروفێک زمانێکی سەردەمی سۆشیال میدیا تێکەوتوین. ئەگەر لایک و ڤیوت نەبێ وازانە میدیایەکی لاوازی، کەواتە تۆ چیەکەی لێرەیە؟ ئەگەر ئاوا زۆر لەیەکی بیتەوە کێشەت بۆ دروستە بێ، ئەگەر لێکیشی نایتەوە کێشە بۆ خەڵکی دروستە بێ. کەواتەوە گوتم خوا یارمەتیتان بە. دکتۆرە باشە لە کاتی قەیراندا، کاتی قەیرانێکی ئاوا زۆربوونی هەیە بەتابەت لە هەرێمی کوردستانە کە ئێستا لە قەیرانێک زیاتر ڕوبەڕووی خەڵکەکە بۆتەوە، پێویستە میدیا چۆن ڕەفتار بکە؟ ئایا دەبێت هەموو بابەتێک وەکو خۆی بگوازێتەوە یاخود پێویستە هەندێک شت بە ناڕوونی بهێڵێتەوە؟ خۆی ئەبێت چەند پۆڵێنێک بکەیت لەم کاتەیە. ئەو هەواڵی کە گرنگە بێ بگات، بێگومان مافی هاوڵاتی هەیە بەوەی کە هەواڵی جارانەمان و ڕۆژانە، بەس ئێستا بێ سات بە سات هەواڵەکانی بۆ بگوێزرێتەوە. هەندێک هەواڵ هەیە ئەبێ بەڕاستی و بەڕوونی بگات، هەندێک هەیە لەبەر ئاسایش و ئەمنی قەومی ئەبێ کەمێکی لێلابەری، و هەندێکیشێ ئەبێ زۆر زۆر ئاگات لە پشت ڕاستکردنەوەی بێت، چونکە لە کاتی جەنگ و قەیرانە بەڕاستی پروپاگەندە زۆرە بێت، هەواڵی ساختە زۆرە بێ، ساختە هەواڵ بە ئەنقەس زۆرە بێ. هەندێک جار هەر دەسەڵاتەکان لایەنەکان خۆیان، بۆ نمونە لەم لا ئێران لەولا ئیسرائیل لەولا ئەمریکا، هەر خۆیان ئەم استراتیژە ئێستا بەکارێنن ساختە هەواڵ بە هەر جۆرە میدیا بێ بڵاویەکەنەوە بۆ ئەوەی میدیاکان بە شتێکی ترەوە سەرقاڵکەن. هەر خۆمان لە ماوەیە ئەومان بینی کاتی فڕۆکەوانەکە کەوتو بۆ خوارەوە، باس لەوە ئەکرا کە تایارەکانی ئەمریکا لە شوێنە تر ئەگەڕان بۆ ئەوەی خەڵکی چاواشە بکەن، بۆی میدیا چاواشە بکەن، یان وترا بوو دۆزی ومانەتەوە گەیشتۆتەوە هێشتا هیچ نەبوو بوو. کەواتە ئەم هەواڵە ساختانەوە بەرژەوەندی خوان ئەوان بەکاری هێنن، بەڵام تۆش ناچاری هەندێک جار بیگەێنی، چونکە بابەتەکە بابەتی گەرمی ڕۆژە. بەڵام لە هەموو کاتێکە ئەبێ میدیا ئەمەنە وریە بێ، بەتایبەت میدیا فەرمیەکان کە ئێمە دایم باسی تیۆری دەرگاوانەکەین، ئەبێ چەندین فلتەر هەبێ کە هەواڵەکان بەتایبەت ئالەم کاتەیە ئەبێ ئەو فلتەرانە هەبێ بە گواستنەوەی هەواڵ. کەواتە بەڵێ ئەبێ دوو-سێ استراتیژ پلانت هەبێ بۆ گەیاندنی هەواڵەکان، کامە ئەبێ وەکو خۆی بێ، کامە بێ هەندێکی لێ کەم کەیتەوە یا بە ناڕوونی بێڵیتەوە، کامە ئەبێ هیچ بڵاوی نەکەیتەوە لە بەر هەندێ مەسائل. دکتۆر نازانم بینی بێت یانچی کۆمەڵێک گەنج هەن بۆ کۆمیدیا، کۆمەڵی ڤیدیۆ بڵاوەکەن لە سۆشیال میدیا لەم ماوەی پێشوە
ڤیددیوی کاملااو کردووە کە زۆر کاریگەریە و خەڵکی پێشوازی لەو ڤیددیوەیە کرد بە جۆرێکەوە بوو کە تعلیقیان تەنزیان لە میدیا ئایابەوەی کە مایکێکی پێەیە چۆتە درۆنێگایەتی لە شوێنێ گەڵێ ئالێرە یا درۆنەکە ئاوا کاول بوو ئاوای کرد بە تەنز کەسێکە دوێنێ ئەڵێ والله هیچ نەوشتێکی وانەوش ئاگرێکی بەسییت بۆڵێ تۆمان نایەت و نازانی زۆ قسەکەی بەس کەسێکی کەیت بریندار بووین و شەڕ گەورە بوو ئاگرێکی گەورە زیاتر لەگەڵ ئەوە ئەدوێ زیاتر قسەی لەگەڵاکە وەکو تەنزێک ئەمە بینی لە میدیای ئێمە بەڵێ بێگومان گەورەکردنی هەواڵ گەورەکردنی ئەو واقعی کە هەیە ئەمەیکێکە لە نازان بڵم خەتەکانی پلانەکانی هەندێ میدیا بۆ ئەوەی وەرگوتم لایکوی وەرگەیاندنیان زۆرتر بێت بێگومان ئەچنە ئەو شوێنە بەبێ ئەوەی تەنانەت من دوێنێ هەواڵێکم بینی یەکێک لەو شوێنانی کە درۆنی تاکەوتە بۆ خوارەوە چاپێکوتنی لەگەڵ ژنێکە کرد کە ئەبێ جامی ئین کە شکا بێ پەنجەرە یعنی بەڕاستی تێچوویەکی زۆر نییە وە نییە تێچوویەکی کەمی هەیە هاواریە کرد بەوەی کە ئەمەم بۆ خەرە بووکەنەوە تۆ ماڵەکەت یعنی هەر دەنگەکە مناڵەکانی تەواو لەوانەیە نەک بێزار کرد بێت تۆ قاند بێت چەندین زەرەری گەورەت لێکەوتووە هاتووی داوای قەرەبووکردنی جامی پەنجەرەکە دەکەیتەوە ینی لەوانەیە بە 10,000 ئەمە بۆ تۆ جێبەجێ ببێ کەواتە میدیاکان بەڕاستی هەندێک شت ئەقۆزنەوە بەداخەوە کە من باس لە سوۆسیال میدیا ناکەم باس لە میدیای فەرمیەکەم باس لە میدیا گەورەکانەکەم کە تۆ دەیت هەندێک کەس کە هۆشیارێکی ئۆتۆیانە ڕۆشنبیریەکیان نیە بەوەی کە چی بڵێن یان چی نەڵێن ئەکەونە بەر بەڕاستی هەم هێرشی میدیا هەم هێرشی خەڵک یعنی کاتێکە ئەم خەڵکە ئەدوێنی هەندێک قسەی لێوەرەگری من زۆر جار لەسەر ئەوە زۆر خەفە دەخۆم بابەتیشم زۆر لەسەر نووسیوە کە هەموو کەسێ هۆشیاری وەڵامدانەوەی نییە کە تۆ ئەچی مایک ئەبیتە بەردەم هەموو کەسێک ڕاستە و خۆکان ئەو خەڵکە ئاگای لە خۆینە هەندێک قسە ئەکات دوایی ئەبێتە مەزەی خەڵکی دوایی ئەکەوێتە بەر لێشاوی کۆمنتی ناشرین دوایی چەندین شتی بە شتین تری بە شوێنایەت خزم و کەسوکاری ئەو کەسە دوایی ناڕەحەتە بن یعنی هەر بەڕاستی لەماوەیە ڕێنمایەک بڵاو بوویەوە ئەکید ئاگادارن لەسەرەوەی کە چۆن ڕووماڵی ئەم قەیران و لە کاتێم قەیرانشتا ڕووماڵی هەواڵ بکرێ بەڵام کێشەکە لەوایە ئایا میدیاکان ئەمە جێبەجێەکەن ئەگەر جێبەجێنەکەن چی ئەبێ خۆی ئەوەی کە یاسا لێرە جێبەجێ ناکرێ بەرکار نییە یاساکان وەکو خۆی نین هەر تەنانوسینە و لەسەر وەرەقەیە گینا چەندین جار بینی و مەبیستومەکە بە ئەم قەس هەندێ شتێ ئەپەڕێنرێت چونکە ئەزانن لێپرسینەوەیکی ئەوتۆی نییە ئەگەر لێپرسینەوەش هەبێت بە چەند شتێک لەوانێ بە غەرامەیەکی مادی کە ئەمانە هەندێک توانایەکی باشی مادیان هەیە بە غەرامەیەکی مادی خۆیانی لێ بەڵام زۆر جار ئەبینین کە ئەو ڕێنمایەکە ئەو شتی کە دانراوە بۆ هەموو میدیاکان میدیای دەسەڵات پێی پابند نابێت و ئەوانی کە بنە قوربانی ئەو کێشەی میدیای دەسەڵات و میدیاکانی تر بێگومان هەندێک دەرەخرێت کە میدیای دەسەڵات توانای هەیە ئەڕوات و ئیشەکە ئەکات و زۆر با بڵین کارەساتەکە ئەقەومێنێت یعنی تۆ ئەچێتە سەر شوێنی ڕووداوەکان بەبێ هێشتا لایەنی ئەمنی هیچی نەوتووە هیچی نەکردووە یان هەواڵەکە بە شێوەیەک بڵاوکاتەوە یان ئەگەر لە هەواڵی شەڕ و جەنگی شلا بچین بینە سەر هەواڵی حاڵاتی کۆمەڵایەتی لە کاتی خۆسووتاندنێکا لە کاتی کوشتن و شتێکە یعنی هەندێک جار ئەو کەسوکارەیە ئەو قوربانیە خۆی هەندێک قسە ئەکات کە دوایی کێشەی گەورەی بەدوایەت کەواتە ئەم میدیایە بە چ شێوەیەک ڕێگەی پێدرا پێشەوەی لایەنی ئەمنی و لایەنی بەرپرس قسەکان بکە میدیایە ئەمەش هۆکارەکەی تەناوەیە لایەنی دەسەڵات هەموو کارتی سۆزی بۆ هەموو میدیاکانی خۆی داناوە توان بڕۆن هەرچێکیان بوێت دەستیان پێ و ئەمەش نابەرپرسیارەتیە لە میدیایە. دکتۆرە ئەو ئاستەی کە میدیای کوردی لە ئێستادا پێشکەشی دەکات ئاستەکەی بە شێوازێکی ئەکادیمیە کە پێشکەشی کردووە یاخود دەکرێت بڵین هەلەکەیان قۆسۆتە بۆ ئەوەی کە بە شێوازێکی ناڕوون و بە شێوازێکی ناهاوسنگ بابەتەکان بگوازنەوە. پرسیارەکە جوانە ئەگەر بپرسی ئەمە لایەنی ئەکادیمی جێبەجێ ئەکرێت زۆر جارێمە گلەیمان هەیە بەڕاستی خۆشبەختانە زۆربەی ئەوانەی کە ئێستا لە میدیاکانە هەن بەشەکانی ڕاگەیاندنیان تەواو کردو لە ڕووی ئەکادیمیەوە ئاگاداری ئەم هەندێشت هەن بەڵام ئەگەر بڵێ ئەکادیمیە ئەتوانم بڵێن بەشێکی زۆری نا چونکە ئێمە
لە بواری ئێتێکی ڕۆژنامەوانیە شتی زۆرمان هەیە کە ئەبێ میدیا ئاوا بێ بەم جۆرە ڕووماڵ بکە، ئەبێ ڕۆژنامە نووسوە هەڵسوکۆت بکە، ئەبێ لە کاتی بوونی هەڵەیە پۆزشەکە بەم جۆرە بێ، ئەبێ شتێک بڵاو بکەیتەوە کە لە ئاسایشی کۆمەڵایەتی و ئەمانە تێک نەیان، ئەبێ بەرپرسیارەتی کۆمەڵایەتیت هەبێ. یانی وەکوتم میدیا ئەمریکی ئەمەنە کاریگەرە، ئەگەر ئاگات لێ نەبێت زۆر شت ئەقەومێت. لەبەرەوە لە ڕووی ئەکادیمیەوە زۆر جار کێشمەک هەیە لە نێوان ئێمە و کەناڵەکانە کە ئەوان ئەڵێن ئێوە هەر بە نەزەری قساکەن، هەر بە تیۆری شتەکان ئەڵێن، ئێمەش ئەڵێن نا، میدیا لەبەرەوەی ئەوە نەگرنگە، ئەوە نە کاریگەرە، ئەگەر زۆر شتی بۆ دانەنەی مناڵم سانسۆر، بەڵام ئەگەر فلتەر، ئەگەر ئاگابوون، ئەگەر بەرپرسیارەتی نەبێت باش نابێت. دکتۆرە بینە سەر بابەتی گانی ئەو قەیران و ئەو کێشانی کە لە وڵاتی ئێمەیان ینی میدیای خۆمان باس بکەین، لە ئێستادا لە قەیرانی غازداین، لە قەیرانی زۆر شتی دیکەیان، ینی بێموچەی بەرپرسیارەتی میدیا لێرەدا لە چیدایە کە قەیرانەکە گەورەتر نەکات، وا نەکات من ڕابکەم بە شوێنەوەی کە بتڵێکم نیوێ بڕم باڵێ ما پڕ بێت چکۆڵا و فڵانە میدیا باسی کردکە هەر نەماوە غاز یان شتێکی دیکە نەماوە، بەنزین نەماوە. هەر ئەوەنەی میدیاک لە ماوەی پێشوا کەمێک باسی بەنزینی کردن گرانبوونی یان ئەوتا نامێنێ شتێ بەنزیخانەکان بەرنە ئەکەوتن. یعنی تا چەند گرنگە کار لەسەرەوە بکرێت کە شتەکە گەورەتر نەکرێت، ینی زۆر بەهێمنی زۆر بەوەی کە سادەی باز بکرێت بۆی کە خەڵکی نەترسێت و ڕانەکە بە شوێنەوە، ینی قەیرانی گەورەتر دروست نەکات. بەڵێ ئەوەیە کە من وتم بەڕاستی کاریگەری میدیا زۆرە لەسەر خەڵک، بەتایبەت لە ئێستاە جاران دانیشتی بەجار هەواڵەکانی کاتژمێر هەشتەوە، ینی لە ڕۆژانە 2-3 جار بەرکەوتت ئەبوو لەگەڵ میدیایە. بەڵام ئێستاکە توانم بڵم 24 ساعت بەتایبەت لەم کاتی جەنگەیە، ینی زۆر کەسێڵە تابرانی نەخەوتوم متابعام کردو بزانم دنیا چی لێە و چۆنە بێ، کەواتە ترسێک هەیە خەڵک چاوەڕوانیەکە و بەڕاستیش چونکە ئەم میلەتەی ئێمە نەهامەتی زۆر بینیوە، نەبوونی زۆر بینیوە، نەوەدەکانیان بیرەکەوێتەوە کە شت چۆن قات و قڕی بوو. ئەگەر میدیاوە لەگەڵ دەسەڵات، ینی بەڕاستی ئەمە شتێکە پەیوەندی بە هەردوولاوە هەیە، ئەگەر دەسەڵات یا حکوومەت زوو ئەم شتانە بڵاو بکاتەوە کە دنیا هێمنە، مەسەن عمارەکان زۆر شتیان هەیە، بەنزین باشە، ئەمە هەیە، ئەو کاتە میدیاکانیش ئەیگوێزنەوە. بەڵام خۆ ئەگەر ینی ئەمە تاوانەکەی هەردوولایە، خۆ ئەگەر دەسەڵات یا حکوومەت یا بەرپرسەکان ئەمە نەکەن یا بە ئەنقەز بیکەن یا بە هەر شێوەیە بێت، ئەو کاتە میدیا بۆ ئەوەی بابەتی هەبێ، حەدەسی هەبێ، ئەتوانێت هەندێک شت دەگوێزێتەوە. کەواتە گرنگە هاوکاری هەم هاوڵاتی، هەم میدیا، هەم دەسەڵات هەبێت بۆ ئەوەی ئەزمەکان زیاتر نەبن، قەیرانەکان زیاتر نەبن. خۆی لە ئەسڵا هەیە، شتێک هەیە لە ئەسڵا، بەڵام ئێمە چۆن بتوانین کەمی بکەینەوە. هەر بەڕاستی میدیا ئێستاکە زۆر جار وای لێیەت بۆ ئەوەی زیاتر بچێتە ناو خەڵک، خۆی حەدەست دروستەکە، خۆی ئەچێڵە بگەڕێ بە شوێن کام شتەیە زۆر گرنگە، کام شتە ئێستا زۆرترین قسە و باسی لەسەرە ئەچێ بە شوێن ئەو شتانەیە. خۆمان نەزانین ئێستاکە میدیا وای لێ هاتووە و میدیا وایە ئەڵێ ئەگەر شتێک زۆر لە ناو خەڵکان نەبوو تۆش مەڕۆ، عنی نیمەکە بۆ ئەوەی زیاترین دەنگدانەوەی لە ناو خەڵکە هەبێ. کەواتە ئەسڵەکە خۆی شتێک هەیە کە ئیش ترسی خەڵکە بوونی ئەزمەیەکە لەوانەیە دروست بێ، جەنگە ئەمەیە، کاتە ئەرزیەتێکی باش هەیە بۆ ئەوەی هەواڵەکە گەورە بکرێت. لە هەمووی دێنەوە سەرەوەی بەرپرسیارانە چی بکەین؟ ئەکرێت هەواڵەکە ڕووماڵ بکەی، بەڵام هەندێک شت بهێنیتەوە یادی خەڵک کە ئەمە بەو جۆرەیە کە بەم شێوەیە. هەروەکوتم ئەرکی میدیا لە ئێستاە زۆر قورسە، ئەرکەکە زۆر قورسە، بەڵام ئێمە چۆن بتوانین هاوسەنگی لە نێوان هەموو بابەتەکانە دروستکەین. ئەگەر هەر نەشیکە یعنی ئەوە کێشە بۆ میدیا دروستە بێت، چونکەڵێن خەڵک لەلایەکەوە خەریکە تیاچێت تۆش ئاگات لە دێنیە شتێکی ترەکەی، کەواتە گرنگە هەمووی بزانی چۆن بەڕێواچێ. دکتۆرە لەم نێوانەدا ئاستی هۆشیاری خەڵک بەرامبەر میدیا چۆنە؟ چکە هەندێک میدیا هەیە یاخود خەڵک باز دەکات کە هەندێک میدیا چەند جارێک ناڕاستی بڵاو کردوێتەوە و بە شوازێکی ڕاست و دروست باسی لە بابەتەکە نەکرد، بەڵام دووبارە و سێبارە ئەم خەڵکە هەردا ئەنیشن بەلای ئەو میدیایەوە و گوێ بۆ دەگرن و لایکی دەکەن و شێری دەکەن. ئایا هەست ئاستی هۆشیاری هاوڵاتیان لەم نێوەندەدا لە چه ئاستێکدا؟ ڕاستە قسەیەکی جوانت کرد کە زۆر جار ئەژزانی ئەم بابەتە ڕاست نییە، بەڵام بتەوێت نەتەوێت کاریگەریت لەسەر هەیە.
هەر لەم هەفتەیە ئێمە مناقەشەی ماستەرنامەیەکمان کرد کە بەس بالضبط لەسەر هەواڵی ساختە بوو، ساختە هەواڵ بوو کە کاریگەری دەرونی لەسەر خەڵک چۆنە. خەڵک ئەگەر بڵی ناهۆشیارە نا، خەڵک هۆشیارە، بەڵام لایەنی دەرونی کاتێک لە میدیای ئێمە شتێکمان هەیە ئەویش دووبارەکردنەوە بتەوێ نەتەوێ هەر شتێک زۆر لەسەر مێشکرد دووبارە بوویەوە کاریگەری خۆی بەجێ هێڵێ. کەواتە ئەگەر لە 100% بزانی ئەو بابەتە ڕاست نییە، بەڵام کاتێک کە زۆر دووبارە ئەبێتەوە تۆ لە حاڵەتێکی نەئاگاییە زۆر لایەنی دەرونت تێگەچێت. کەواتە بەڵێ خەڵک هۆشیارە و ئەشزانێ لەوانەیە ئەم شتە ڕاست بە یا ڕاست نەبێ، هەرچەنە ئەمە کێشەیەکی گەورەی بۆ میدیا دروست کردووە. یعنی ئێمە لە مودەی 40 بۆ 50 ساڵ لەمە و پێش بخوێنینەوە سەردەمی پێش ئینتەرنێت و دوای ئینتەرنێت، بەڕاستی لایەنی ڕاستگۆیی میدیا زۆر هاتۆتە خوارەوە. یعنی جاران کە هەواڵێک ئەهات بە تایبەت بۆ دەستگا گەورەکان و CNN BBC هەتا کەناڵەکانی خۆشمان لە چەند لایەکەوە پشت ڕاستەکرایەوە، چونکە ئەگەر هەواڵی هەڵە هەبوایە لە میدیایەکە ئیتر ئەو میدیایە سومعی نەئەمانە و بانگێکی باشی نەئەمە. بەڵام ئێستاکە ئەوەی من ئەیبینم میدیا گەورەکانیش زۆرجان بە ئەم قەست هەواڵی هەڵە بڵاوکەنەوە. وەکو بڵێم مەسەلەی لایک و شێر و فۆلۆوەر و ئەمانە چاوی هەمووی بەستووە، هیچ شتێکی تر نابینرێ ئەوە نەبێت کە بزانێت چۆن زیاتر لە ناو خەڵکە دەرەکەیەوە بینرێت بەداخەوە. وڵاوە زۆر بوونی هەیە یان شتێکی دیکە لە نێو میدیای ئێمەیە ئەیبینی کە فەرمیشە دڵنیام جەنابیش سەرنجیاوە بەجۆ لە جۆرەکان شارچێتی ئەکرێ. میدیایەک درۆنێک دراوە لە شارێکی بۆ نسلێمانی هەولێر، میدیایەک دێباسەکە ئەوە خەتای بەرپرسانی و شارەیە گە دەست لەگەڵ ئەوانە تێکەڵ نەکەن، ئەوە نەکەن، ئەو شارە جوانە ئاوای لێ ئاواکرێ، ئەمیش هجوومە کاتەوە سەر شارەکەی کە ئەوێ ئەنی ئەمە بینی ومانە من نامێ ناوی هیچ میدیایەک برم بەڕوونی ئەمە ئەکری، ئەنی بە ئاشکرا لە سۆشیال میدیاشە بە شانازیە دێت کەتیەکات و دایانێت و ئەنی ئەمە بۆ ئەمە هەیە، ینی بۆچی ئاواکرێت لە شار و لە خەڵکی شارەکان بەڕاستی. بەجددی ئەمە دیاردەیەکی زۆر نازانم بڵێم خراپە. خۆمان کوردستان چەندێکین، ینی هەمووی 4 شاری گەورە و لەگەڵ 6 ملیۆن کەسین. ئەمدا بەشبوونە بەسەر ئەم دەڤەر و ئەو دەڤەرە یان میدیاکان بخرێتە ئیش ماوەیەکی زۆر بێدەنگ و کب بوون باش بوو. بەڵام ئێستاکە هەست بڵێ ئەوە زۆر هەستی پێکرێ کە ئەم دوو دەڤەرە کێشەی گەورە لە نێوان خۆیانە دروست دەکەن بەهۆی ئەوەی یعنی یەکتر تاوانبارەکەن کە هەر لە ڕاستیە ئەمە ئەسڵێکی نییە. ینی ئێران بە هەموو لایەکە خۆ چەند لەو لایەوە نەش لەم لایە چەند، یعنی هەر هەمووی وایە، بەڵام زۆر جار ئەمە وای لێت ینی بە وشەیەکی کەمی ناو میدیا کاتێک کە تۆڵی سوۆشال میدیاکانیش لە بینی خۆیانە بڵاویەکەن و کەتیەکەن و دایئەنێن، ئەمە تۆ وازانی کەمە. بەڵام بەڕاستی ئەمە پریشکێکە وەکو بڵێ بخرێتە ناو بڵم چی نێکی زەردەوە کە بە تەواوەتی گەنمێکە زەرد بووە چۆن پریشکێکی بەرکەوێ هەمووی بەجارێ ئەسووتێ، چونکە خەڵک شوێن ڕەوتەکەوێ کاتێک کە ڕەوتێک دروستە بێ ئەم ڕەوتە ئەرێنی بێ یان نەرێنی بە شوێنی ئەڕوات. کەواتە ئەم هەر لە ماوەیە توێژینەوەیکی ترمان کرد لەسەر ئەو کۆمنتانێک کە هەیە لە ناو سوۆشیال میدیا. یعنی تەسەور ئەکەن کاتێک کە سەیری کۆمنتەکانمان کرد 1300 کۆمنت بوو، لە ناو 1300 کۆمنتان نزیکی 20 کۆمنتی هاوسەنگ بوو، یعنی نەباش بوو نەخراپ، 34ێکی پۆزیتیڤ بوو، ئەوی تری کە بڵێن نزیکی 1267 لە 1300 هەمووی نەرێنی بوو، جینێوی خراپ، ڕەشبینی، قسە پێوتن، یعنی هەمیشە ئێمەڵین ئەو جنێوانەی وەختی خۆی کە لە شوێنی تایبەتە ئەدرا مەسەل نەماڵ لە بازار ڕابوو لە شوێنە عشایرەکان نبوو. ئێستا ئەو جنێوانە هەمووی لەسەر سوۆشیال میدیایە گەنج و پیر و مناڵ و هەمووی ئەیبینێ. کەواتە بەڵێ ئەمە تۆ وازانی شتێکی بەسیتە کە ئەیکەیە و میدیایە، بەڵام کاردانەوەکەی زۆر خراپە، ئاسەوار و لێکەوتەکەی زۆر خراپە لەسەر کۆمەڵگە. بەتایبەت ئێستا کۆمەڵگە بەعام بێ ئیش کراوە، دەوام نییە، هیچ شتێک نییە، خەڵکی چیشی نەما هەمووی ئەم مۆبایلەی پێوە تێ بزانم چی بکە و چی بنووسێ و چی بکە. یعنی بەڕاستی ئەم بێ ئیشکردنەی خەڵکیش ئەم داوام نەبوونە ئەم شتانە هەمووی وای کردووە کە کاریگەریەکان زۆرتر بن. دەست خۆش سپاس بۆ پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە هەتاو حەمە ساڵح مامۆستای زانکۆ کە لەگەڵمان